ئێمە قەناعەتمان دەربارەی هەڵبژاردن بەم شێوەیەیە. گرێبەستێکە لە نێوان خەڵک و دەسەڵات بۆ ماوەیەکی دیاری کراوە. لە هێندێ وڵات 4 ساڵە، لە هێندێ وڵات 5 ساڵە، وڵات هەیە 6 ساڵیشە کە خەڵک دەسەڵاتدارەکانی خۆیان بە دەسەڵاتی تەشریعی و بە دەسەڵاتی جێبەجێکردنەوە هەڵدەبژێرن، دیاریان دەکەن. بۆ ئەم چەند ساڵێکە گرێبەستە و عەقدێکە دیاری کراوە. دوای ئەو تەوابوونی ئەو کاتەیە بەڕاستی ئەو کەسێک کە هەڵبژێردراوە هیچ مافێکی نامێنێت کە حکومڕانی بەسەر خەڵکیەوە بکە. ئێمە هەمیشە گوتومانە و دووپاتی دەکەینەوە بۆ ڕای گشتیش کە ئێمە لەگەڵ ئەوەی وەک پرەنسیب هەڵبژاردنەکان هەمووی لە کاتی خۆیدا بکرێ بە دەر لەوەی کە ئایا قازانجی کۆمەڵیان زەرێتی. بابەتی هەڵبژاردن ئەوش بابەتێکە کە یا ڕێگایەکە بۆ دەرچوون لە هێندێک قەیران و پێشکەوتن لە هێندێک بواردا و ڕێگایەکیشە بۆ چاکسازی و بۆ گۆڕانکاریش. ناڵێم هەموو ڕێگایەکە، یەکێکە لە ڕێگاکان لەم بارودۆخەدا ئەمڕۆ یەکێکە لە ڕێگاکانی گۆڕانکاری چاکسازی. خۆزگە خەڵک بۆ جارێکیش ئەم شەریعەت و بەرنامەی تاقی کرد بایەوە. کاکە ئەم خەڵکە نایانی باسی ئەشخاص ناکەم، باسی ئەم شەریعەت و بەرنامە دەکەم خەڵک باوەشی پێدا بکە و خەڵک لە ئێمە و لە ئێوەش باشتر پێوە پابند بێ و خزمەتی بکە. بزانین داخۆ ئەگەر بەم شێوێ جارێک ئەم خەڵکە شەریعەتی هەڵبژارد، ئەم بەرنامەی خوای تەعالی هەڵبژارد، ینی دوور لە کەسەکان هەموو دەزان بەڵێ دەبێ ینی کارکتەرەکان هەبن بۆ بەڕێوەبردنی شەریعەت، بۆ پیادەکردن و پراکتیزەکردنی ئەم شەریعەتە لە واقعی و لە ژیانی خەڵکدا. بەڵام بازارێک تاقی هاتووە بزانین داخۆ ئەگەر ئەمە بێ ژیانی خەڵکی چی بەسەر بێ، حکومڕانی چۆن دەبێ، ئیدارەدانی وڵات، دەوڵەت، سیاسەت، دیبلۆماسیەت، خزمەتگوزاریەکان کە خزمەتگوزاری ئاسایی و یاسایی کە خەڵک پێویستێتی، ئایا ئەم شەریعەتە چی بۆ خەڵک دەکات؟